سڵاو کاک دکتۆر، سپاس بۆ ئامادەبوونتان. سڵاو لەوەی بەڕێزیش. گیرانی دەماری ناوەندی دەست چییە؟ سەرەتا بۆ زانینی گیرانی دەماری ناوەندی دەست پێویستە بزانین دەماری ناوەندی دەست خودی خۆی چییە. دەستی مرۆڤ سێ دەماری سەرەکی هەیە. دەماری ناوەندێک لەو دەمارانەیە کە لە بەشی پێشەوەی باڵەوە بە ڕێگای تونێڵێکی لە مەچەکدا دەچێت بۆ دەست. ئەم تونێڵە لە ژێرەوە ئێسکی تێدایە و لە سەریشەوە بە پەردەیەکی فایبەری داپۆشراوە. هەر گیران و تەسک بوونەوەیەک لەو تونێڵە کە دەماری ناوەند و نۆ ژێ ماسووکی پێدا تێدەپەڕێت ئەبێتە هۆی فشار خستنە سەر دەماری ناوەند و دەبێتە هۆی گیرانی دەماری ناوەندی دەست. هۆکارەکانی چین؟ بەڵێ، دروستبوونی هەر فشارێک لەو ناو ئەو تونێڵەدا کە بێتە هۆی فشار خستنە سەر دەماری ناوەندەکە دەبێتە هۆی دروستبوونی ئەو نەخۆشیە. دروستبوونی فشارێک بوونی یاخود ئەستوربوونی پەردەی سەر تونێڵەکە، یاخود تێکچوونی ئەسکەکانی ژێرەوەی تونێڵەکە، یاخود ئاوسانی ئەو ژێ ماسوولکەیانی کە بەناو تونێلەکەدا تێداپەڕن ئەبێتە هۆی خستنە فشارە سەر دەماری ناوەند. کێ زیاتر توش دەبێت؟ ئەو نەخۆشە زیاتر لە ئافرەتاندا ڕوودەدات، بە تایبەتی ئەو کەسانی کە تەمەنیان سەر و 35 ساڵە، یاخود ئەو کەسانی کە قڵەون، یاخود ئەو کەسانی کە دووگیانن زیاتر تیانە ڕوودەدات، هەروەها لە پیاوانیشا بەڵێ ڕوودەدات، بە تایبەتی ئەو کەسانی کە لەسەر ئەو ئامێرانی ئیش دەکەن کە لەرزینی تێدایە، یاخود ئەو کەسانی لەسەر لاپتۆپ و مۆبایل زۆر ئیش دەکەن، ئەم نیشانانە زیاتر دەردەکەون. نیشانەکانی کامانن؟ نیشانەکانی گیرانی ناوەندی دەست بەهۆی پەستان خستنە سەردەماری ناوەندی دەستەوە، سەرەتا نەخۆشەکە هەست بە سەربوونی پەنجەکانی بە تایبەتی پەنجە گەورەی و ئەو دوو پەنجەی تەنیشتی پەنجە گەورەی دەکەن. ئەم نیشانە لەوانی کاتی بن لە سەرەتادا، بەڵام بۆ ماوەیەکی تر بنە نیشانەیەکی هەمیشەیی نەخۆشەکە دەست بە هەستکردن بە ئازارەکات، دواتر لەوانەیە ئازارەکە بگوازێتەوە بۆ مەچەک و بۆ قۆڵی. زۆر جار نەخۆشەکە لە شەودا هەست بە ئازارەکان دەکات. لە هەندێک کاتدا کاتێککە نەخۆشەکە درێژ بخانێت لەوانێ هەستی گرتنی دەست و توانای گرتنی دەستی کەمتر بێتەوە، یاخود شت لە دەستی بێتە خوارەوە. چۆن نەخۆشیەکە دەستنیشان دەکرێت؟ پزیشکی نەشتەرگەر دەتوانێت نەخۆشیەکە بە نیشانەکانی بدۆزێتەوە، بەڵام لە هەندێک باری تایبەتە لەوانێت پێویست کات نەخۆشەکە بنێرین بۆ هەندێک پشکنینی تایبەت، وەکو هەڵکاری دەمارەکانی دەست، ئەمەش بۆ جیاکردنەوەی لە هەندێک نەخۆشی تر کە لەوانەیە هەمان نیشانەیان هەبێت، یاخود لە هەندێک باری تایبەتە لەوانێت پێویستکە نەخۆشەکە بنێرین بۆ سۆنار، یاخود تیشکی ئەکسی، یاخود تیشکی لەرەی موگناتیزی بۆ جیاکردنەوەی هەندێک نەخۆشی تر لەو نەخۆشیە. چارەسەرەکانی چین؟ بەڵێ، چارەسەرەکانی گیرانی دەماری ناوەندی دەست سەرەتا ئێمە بە چارەسەری نەشتەرگەری دەست پێ دەکەین، بەوەی ئامۆژگاری نەخۆشەکە دەکەین کە چەند وەرزشێکی تایبەت هەیە بیکات ڕۆژانە، یاخود هەندێک شێوازی ژیان و شێوازی ئیشکردنی دروستی دەستی ئەبێت بگۆڕێت، و دەوانێت پێویست کات هەندێک دەرمانی هێورکەرە و ئازارشکێن بەکاربهێنێت، و شەویشدا پێویستە کات بەستەری مەچەک بەکاربهێنێت. ئەمە لە کاتێکدا ئەمە ئیسفادی نەبوو، لەوانەیە پێویست کات جارێک بۆ دوو جار دەرزی ستیرۆیدی لە ناو تونێلەکەدا بەکاربهێنرێت بۆ کەمکردنەوەی ئاوسان و سووربوونەوەی ناو تونێلەکە. لە هەندێک باری تایبەتدا لەوانەیە پێویستە نەشتەرگەری بۆ بکرێت. نەشتەرگەریش بە دوو ڕێک دەکرێت، یاخود ئەوەی کە نەشتەرگەریەکە بە ڕێککرانەوەی دەستەکە و بڕینی ئەو پەردەی کە لەسەر تونێلەکەدا هەیە بۆ کردنەوە و فراوانکردنی تونێلەکە، یاخود لە هەندێک جاردا دەتوانین بە شێوەی ناوبین پەردەکە بکەینەوە و ئەو تونێڵە فراوانتر بکەین و ئەو فشارە لەسەر دەماری ناوەند نەهێت. زۆر سپاس کاک دکتۆر، دەستخۆشی بۆ بەڕێستان. سپاس بۆ ئێوەش، سەرچاوم.